تخمار دموع طه لقلت يدي ولا يطيق سامي مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك الطيب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. هەوڕۆ 27 شەشی 2022 مزگەوتی گەورەی بەرزێوە کە بەناوی مامەسای پایە بەرز مامەستا مەلا محەممەد مەلا عومەر بەجی زێوەی کرایە. هەوڕۆکە پاشی همەتی 8 ساڵان کە ئیشمان دەو مزگەوتێ کردی هەوڕۆ افتتاح کرا الحەمدولله وە بۆ خەڵاتێکی خوایی لە بۆ دەڤەری بەرزێوە و دۆرە منزەل و باڵەکایەتی و کوردستان بە شێوەیەکی گشتی چونکە مزگەوتە لەسەر خەتی سەرەکی حاجی عومەرانە و چەندە بە سوودە لە بۆ خەڵکی گوندی ئەوەندەش بۆ خەڵکی مسافر سوود و کەلکی هەیە و ئینشاءالله شوێنی خۆی گرتیە چونکە هەم شوێنی خواپەرستیە و هەم ملحەقی حوزرەی فەقیانی هەیە کە حوزرەی ئیمامی غەزالیە لە بەرزێوەی کە نۆژەن کرایتەوە و دەستی تەدریسی تێدا پێکرایە و ئێستا نێزیکە 80 فەقیمان هەیە الحەمدولله دەرسی قورئانی تێدا خوێنن و زیاتریش پەرە پێدەن بەئیزنی خوای تەبارەک و تەعالی و ئەوەش مایە دڵخۆشیە کە ملەتی کورد لەسەر ئەرکی خۆی لەو قەیران و زروفە ناخۆشەی مزگەوتێکی وا دروست بکا بە هیمەتی خێرخوازان ئەوە نیشانەی محەبەتی ملەتی کوردە لە بۆ ئەو دینە پاکەی لە بۆ ئەو ماڵانەی خوای تەبارەک و تەعالی کە لە کوردستانێ یعنی لە هەر شوێنێکی ئەسی ماڵی خوای تەبارەک و تەعالی بینی دەنجی الله ئەکبەر تێدا لە ئاسمانی کوردستانێ هەمیشە بەرز و پیرۆزە و لە سایە ئەو دینداریەی خوای تەبارەک و تەعالی ئینشاءالله ملەتی کورد یعنی دواڕۆژی کولی ملەتی کورد مسۆگەر ئەکا و هەتاوەکو ئەمە بایەخ بەو دینەی بدەین خوای تەبارەک و تەعالی زیاتر ئەمان پارێزی و دواڕۆژمان گەشاوەتر ئەبی ئینشاءالله تەعالی. بسم الله الرحمن الرحيم. لما بخۆش حالنا ئەوڕۆ بەشداریمان کرد لە کردنەوەی مزگەوتی مامەستا مەلا محەممەدی بەرزێوەی خوای گەورە پاداش ئامداتەوە مزگەوتێکی فراوان و خۆش و شاکارێکی جوانە و خۆشبەختانە الحەمدولله لە هەرێمی کوردستان میلەتەکەمان ڕووی لەکردنەوەی مزگەوتەکانە ڕۆژ بە ڕۆژ مزگەوت دەکرێتەوە هەر ئەمڕۆ دیارە مزگەوتێکی دیکەش لە خەلیفانە دەکرێتەوە سپاس بۆ خوای پەروەردیگار و عوزرەکانیش الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبووندانە ئەوەش نیشانەی ئەوەیە کە خەرت بەرنامەکانی دیکەی بەسەر کردەوە هەمووی فەشەلی هینا خەرت دارش کە دەگەڕێتەوە ئەسلی ئیسلام باوەش بە مزگەوتدا دەکا و مزگەوتەکان دەکاتەوە الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە کە هەموو شتێک لە مزگەوت سەرچاوەگری ئەخلاق ڕەوش سیاسەت مسلمانەتی دینداری خزمەتکردنی میلەت هەمووی لەو مزگەوتە سەرچاوەگری خوای گەورە پاداشتان دەکات. دیارە ئێستا زۆرێک لەوانەی کە خەریکی شوبهە و شەهەواتن دەیانەوێ مسلمانان و خێرخوازان سارد بکەنەوە لەسەر بنیاتنان و ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خوای پەروەردیگار کە بەڕاستی قسەی زۆر بێبنەمایە دەڵێن با ڕوو بکەنە دروستکردنی خەستەخانە و قوتابخانە و شوێنەکانی تر مزگەوتمان زۆرە ئەوانی مزگەوت دروستەکەن کارە خێرخوازەکانی تریش بەتاکی دەکەن هەموو شتێک گەورە و بەهای خۆی هەیە لە ئیسلام ئەوانە ئەو کارە پیرۆزانە بنیاتنانی مزگەوت بە کەسی گەورە و بە پیاوی گەورە ئەکرێت و لە مزگەوت یەکێک لە شەعائیری ئیسلامە و لە سمبول و مقدساتی ئیسلامە و مسلمانان لە هەر لە دێر زەمانەوە هەتا دنیاش ماوە لێرەش و لە ئەوروپاش و لە هەموو شوێنەکان بنیاتێنن ئەوانە طبعاً چاویان بە مزگەوت هەڵنایە چکە مزگەوت قوتابخانەیە مستەشفایە زانکۆیە هەموو گەورەیەکان هەموو بەها پیرۆزەکان لە مزگەوت سەرچاواگرن بۆیە بە هیچ شێوێک ئینشاءالله مسلمانان سارد نابنەوە لە بنیاتنان و نۆژەنکردنەوەی مزگەوتەکان ئەوانەی وا ئەڵێن با خۆیان بسن کارە پیرۆزەکان کە نەک ورژاندنی شوبهات.